لێرەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای دووەمی فرانسۆهێری هەولێر میوانداری نەورۆزی کرد. نەورۆز بە سەرەتایەکی باش دەستی پێکرد و لە خولەکی 16 کاروان باپیر نەورۆزی بە گۆڵی یەکەم پێشخست. هەردوو لای هێرشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد بە مەبەستی گۆڵ تۆمارکردن. لە کاتێکدا هەولێر لە گۆڵی یەکسانی نزیک بوو لە ڕێگەی یوسف جیهادەوە تۆپێکی لە ستوندا، بەڵام نەورۆز سوودی لە هەڵەی گۆڵپارێزی هەولێر بینی و گۆڵی دومیشی لە ڕێگای هێمن فەرەجەوە زیاد کرد. لە نیوەی دووەم هەولێر چەند گۆڕانکاریەکی لە پێکاتەکەی کرد و باڵا دەستی یاریگا بوو. لە خولەکی هەفتە عەبدولمونعیم ئەحمەد بە ئەسیستی ئەمیر ئیسماعیل گۆڵ یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. هەولێر لە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەش بوو، بەڵام یاری بە سەرکەوتنی نەورۆز بە کۆتا هات. بەڕاستی یاریەکە گەرموگوڕێکی باشی بەخۆی دیت. شەوتی یەکەم ڕاستەمە یاریەکەمان لە دەست و بەڵام شەوتی دوم تعویزمان کردەوە، هەموو شتێکمان کرد، فرسەشمان لێ ڕێکەت، بەس گۆڵ نهات. ئینشاڵە لۆ یاریەکانی داهاتوو ئەمە زیاتر هەوڵ دەدەین و یعنی سار نابینەوە لەسەرەوەی کەوا ئەنجامی یاریەکان لە کۆتایی لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبین ئینشاڵە. بێگومان ئێمە بۆ سێ خاڵ یاریەکە بووین توان بڵم، چونکە دوای دوو شکست ئەگەر ئەم یاریە نەمانتوانە سێ خاڵ بەدەستبین تا ڕادەیە لە پلەکانی پێشەوە دوورەکەوتینەوە. ئەم سێ خاڵە بۆ ئێمە زۆر گرنگ بوو. ئەتوانم بڵێم ئەمە دافعەکە بۆی یاریەکانی تریش توانین سێ خاڵ بەدەستبین و نزیک بینەوە لە پلەکانی پێشەوە. بەمەنجامە نەورۆز دوای دوو شکست گەڕایەوە ڕێچکەی سەرکەوتنەکان و بە 9 خاڵ لە خانەی هەشتەمی ناوەڕاستی ڕیزبەند دەبیندرێت. هەولێریش بە تەنها 4 خاڵ لە پلەی 15 و پێش کۆتایی ڕیزبەندی خولی نایابی کوردستانە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.